ئەتان باش بەڕێز جەنابی کاک نیچیڤان بارزانی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان، بەڕێز کاک عەبدولئەمیر الحەمەدانی وەزیری ڕۆشنبیری و گەشت و گوزار و شوێنەواری عێراقی فیدڕال، بەڕێزان ئەندامان و وەزیرانی عێراق و هەرێمی کوردستان، ئامادەبوانی بەڕێز. سەرەتا دەمەوێت بە ناوی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و دەستەی گشتی گەشت و گوزار ئەو پەڕی بە خێرهاتنتان بکەم بۆ بەژاریتان لە پیشانگای گەشتیاری ڕۆژهەڵاتی ناوەڕاست میتێکس. ئەوەی تێبینی دەکرێت ئەوەیە کەوا گەشت و گوزار لەم چەند دەیەی دواییدا لە ئاستی جیهاندا بۆتە یەکێک لە کۆڵەکەکانی خۆشگوزەرانی و گەشەسەندنی ڕۆشنبیری و فراوانبوونی ئاسۆی بیری مرۆڤەکان، شان بەشانی خۆراک و پۆشاک و نیشتەجێ بۆتە پێویستێکی معنەوی و گیانی مرۆڤ. بە جۆرێک ساڵانە زیاتر لە ملیارێک و 300 ملیۆن کەس گەشت دەکەن و سوود لە خزمەتگوزاریەکانی گەشتیاری وەردەگرن. بەمەش کەرتی گەشتیاری بۆتە یەکێک لە سەرچاوە سەرەکیەکانی داهاتی جیهان و زیاتر لە 112 داهاتی جیهان پێکدێنێت. هەرچەندە لە نەخشەی گەشتیاری جیهاندا هێشتا کوردستان ژمارەیەکی بچووکە و بەڵام لەگەڵ ئەوەشدا کوردستانی خاوەن چەند خاڵێکی گەشتیاری سەرنجڕاکێژی بەهێزە، وەک سروشتی جوان و هەوای سازگار و مێژوو کەلتورێکی دەوڵەمەندە، هەروەها بەوەی شوێنێکی نوێ و نەبینرا و نەناسراوە. زۆر گەشتیار ئارەزووی ئەوەیان دەبێت ڕووی تێبکەن ئەگەر ئێمە خزمەتگوزاری گەشتیاری باش دابین بکەین و ڕۆشنبیری گەشتیاری لە ناوگەڵەکەمان بڵاو بکەینەوە و شێوازی بازرکردن و پێشکەوتووی پەرە پێ بدەین بۆ ڕاکێشانی گەشتیاریانی بیانی. بەڕێزان، بۆ ئەمە بەستە دەستەی گشتی گەشت و گوزار لە ڕێگای پلانێکی درێژخایەنی زانستیەوە پەرە بە کەرتی گەشتیاری دەدات و ئەمەش لەسەر ئەو بناغەیەدا ڕێژراوە کە حکومەتی هەرێمی کوردستان کەرتی گەشتیاری خستۆتە ئەولەویەتی هەرە لە پێشی بەرنامەی کاری خۆی. ئەمە ئەو ڕاستیە دەرگ پێ دەکەین کە ڕێگای پەرەپێدانی گەشتیاری کەرتی گەشتیاری هەروە ئاسان نییە، بەڵکو بە ڕێگایەکی سەخت و دوور و درێژە هێشتان ئێمە لە سەرەتا ڕێگاداین. بۆیە بە تێڕوانینێکی پڕ لە باوەڕ بەخۆوە ڕای دەگەێنن کە تا ساڵی 2025 هەرێمی کوردستان دەکەینە ناوچەیەکی گەشتیاری گرنگ و لەسەر ئاستی عێراق و ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بێگومان بۆ ئامانجەش پێویستیمان بە پاڵپشتی و هاوکاری سەر لەبەری جومگەیەکانی حکومەتی هەرێم و کۆمەڵگەی مەدەنی و ڕاگەیاندن دەبێت. ئامادەبوانی بەڕێز، لە چەند ساڵی ڕابردوودا هەرچەندە شەڕی داعش و قەیرانەکان بەرۆکی پێشکەوتنەکانی هەرێمی کوردستانیان گرت و بۆ ماوەیەک جوولەی گەشتیاری پەچی کەوت، بەڵام کەرتی گەشتیاری یەکەم کرد بوو ڕوبەرووی قەیرانەکان وەستا و بە ماوەیەکی کەم ڕاستەڕێ بووەوە و ڕووی لە بژاننەوە کردەوە و بووە هۆی بژانەوەیەکی خێرای ئابووری بازاڕەکانی هەرێم. لە ساڵی 2016 ژمارەی گەشتیاران بەرز بووە بۆ زیاتر لە 1,600,000 گەشتیار. لە ساڵی 2017 بەرز کرایەوە بۆ 2,100,000 گەشتیار و لە ساڵی 2018 بەرز کرایەوە بۆ 3,057,000 گەشتیار. بۆ ساڵی 2019 بە پێی پلان بەرز دەکرێتەوە بۆ 3,500,000 گەشتیار. شان بەشانی زیادکردنی ژمارەی گەشتیاران ئاستی خزمەتگوزاریش بەرز کرایەوە و ژمارەی بڕاندی جیهانی لە کەرتی گەشتیاری لە هەرێم زیاد بووە. هەروەها داهاتی گەشتیاریش ساڵانە ڕوو لە زیادبوون و بەرزبوونەوەدایە و جوولەی بازاڕێژی بەهێزتر کردووە. لە ئێستادا 1028 شوێنی مانەوەی گەشتیاری هەیە کە زیاتر لە 70,000 تەخت لە خۆ دەگرێ. نزیکەی 2000 ڕێستۆران و کافێ و خواردنی خێرا هەیە و ساڵانەش زیاتر دەبێت. بەدەستهێنانی بڕوانامەی ئایزۆی نێودەوڵەتی لەلایەن دەستەی گەشت و گوزار لە 2014 وەک یەکەم دامەزراوەی عێراق و هەرێم و سازدانی چەندین کۆنفرانسی نێودەوڵەتی و ژمارەیەک دیداری گەشتیاری و فستیڤالی جۆرا و جۆر و چاپکردنی بڵاوکراوەکان، ڕیکلامکردن لە سۆشیال میدیا و پێشکەوتن و سەرکەوتنی گەشتیاری خێراتر کرد. بەڕێزان، کردنەوەی ئەم پیشانگایە دەواازەیەکی گرینگە بۆ یەکترناسین و دروستکردنی پردی پەیوەندی لە نێوان کوردستان و وڵاتە گەشتیارەکانی جیهان. لە ڕێگەی ئەم پەیوەندیەوە دەتوانین سوود لە کۆمپانیەکانی گەشت و گوزاری جیهان وەربگرین بە جۆرێک کە لە ئاستی خواستی گەشتیارانی جیهان دابێت. لە هەمان کاتدا دەمانەوێت سروشت و مێژوو و کەلتوری دەوڵەمەندی کوردستان
بەن ئێوە و گەشتیارانی جیهان ئاشنا بکەین و لە پێشنیار و بۆچوونەکانی ئێوە تێبگەین بۆ ئەوەی تواناکانمان بخەینە گەڕ بۆ چارەسەرکردنی گرفتەکان و کار ئاسانی زیاتر بۆ گواستنەوە و حەوانەوەی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان و عێراق. دوجار زۆر سوپاسی ڕێکخەری پێشانگای مێتێکس دەکەین بە تایبەتی کۆمپانیەکانی فلای میران و بۆسفۆرس و هەموو سپۆنسەرانی پیشانگاکە زۆر سوپاس و دووبارە بەخێر بێن. في النهاية أريد أن أرحب بالضيوف الكرام باللغة العربية وأقول لهم أهلا بكم نوروز مولود وزیری شارەوانی و گەشت و گوزاری هەرێمی کوردستان لە پێشانگای ڕۆژهەڵاتی نێوەڕاست بۆ گەشتیاری لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر گوتارێکی پێشکەش کرد. ئێستا عەرەبیەکەی پێشکەشەکە ڕایگەیاند کە لە ساڵی 2016 1,600,000 گەشتیار سەردانی هەرێمی کوردستانیان کردووە. لە ساڵی 2017 ئەم ڕێژەیە بەرز بۆتەوە بۆ 2,100,000 گەشتیار. لە ساڵی 2018 ڕێژەکە زیاتر بووە لە 2 ساڵی ڕابردووی 2017-2016 گەیشتوتە 3,057,000 گەشتیار. لە ساڵی 2019 بەنیازن و پلانیان هەیە ڕێژەی هاتنی گەشتیاران بۆ هەرێمی کوردستان بەرز بکەنەوە بیگەێنە 3,500,000 گەشتیار. نەورۆز مەولود وەزیری شارەوانی و گەشت و گوزاری هەرێمی کوردستان لە بەشێکی دیکەی قسەکانیدا گوتی کە 1028 هۆتێل و مۆتێل و ڤێلا و شوقە و شوێنی مانەوە حەوانەوەی گەشتیاران لە هەرێمی کوردستانەیە کە بە هەموویانەوە 70,000 تەخت و قەرەوێڵیان تێدایە بۆ حەسانەوەی گەشتیاران و 20,000 کافێ و ڕێستۆرانت و خواردنگا لە هەرێمی کوردستاندا هەن.